سەرتا بەخێربن من وەک کارکتەرێک لەم نمایشە بەشداریم کرد لەگەڵ مامۆستا مادی حەسەنە لە دەقی ڕۆمانی نیکۆس کازانزاکی براکوژی کە ئێمە بە کوردیمان کردووە لەبەرەوەی براکوژی لە کوردستانیشدا هەبووە و مێژووە و لێمە لە هەولێر ئەڕزمان کرد و هێنامە بۆ شاری دۆک بەڕاستی لە شاری دۆک پێشوازێکی زۆری لێکرا من تەسەوڕێم ناکرد ڕاستیەوە بینە دەبێت بۆ نمایشە من زۆر خۆشحاڵ بووم و بەخێر بنەوە دووبار من زیاتر لەم کارکتەرە بێزار بووم لە شەڕ هەمیشە من هەوڵیەوەمەیە کە شەڕەکان بۆسەنم بەڵام لە سەر منەوە سەرکردەیەکە بوو کە ئەو شەڕی بەردەوامە کردەوە و نییە شەڕەکە بۆستێت کە من لە حیوارەکانم هەمیشە هەر شەڕ و شەڕ ئیتر بەسە بەڵام سەرکردەکە شەڕەکەی بەردەوامە کرد و شەڕ هەر بەردەوام بوو سيدي خم بوناجي براسي كده خم بوناجي هو تلمن دوام حوار بدي وجوا هو ده بس كده يا ده سبب ده شيء ثاني بس هو ده سبب ده ايش تبي تقول خلاص كده اخر وقت حد ما هو ده واقيم توري خوي بس ما قال كتير بلا خوي كانت شنيواني هذا ليه انت زاني بابا شفته شو كانوا بلا قريب يعني قريب وكذا هوايه بتقول لي خوش ويستي برايتي يا بابا انت تجي تقع كيف تجي تجي حوالي ناوم ڕێژنەیە تابی پەیمانگە هونەرە جوانەکان لە هەولێر هاتنە دۆ بۆی نمایشت پێشکەشی ئێرە بکەین بەڕاستی بە شێوەیەکی جوان و گەرم بەخێرهاتنی ئێمان کرد شانۆگەرێکەمان باسی براکوژی دەکرد و پێقاتوو لە کۆمەڵە کەساتی و تەنیا دو ئافرەت تێدا بوو باسی لە براکوژی دەکرد و کچێک کە هەرچەند دلی بووکەین لە بەردەکردنێ دەتوانێت چکە پیا و نەما بوو بە یارمەتی ماڵسەمە دیتوانیمان شتێکی جوان پێشکەشکەین وەکو ئێوەش بینتان سپاسێژ دەکەم خۆی من لەو شانۆگەریە دەوری سەرکردم هەبوو ئەو ڕۆمانی کازانزاکیە بەس کورتکرایتەوە باسی بە خۆی یۆنان دەکات ئەو براکوژی یۆنان بەس ئێمە لەسەر یۆنان براکوژی ئێرە قسەمان کردو و گۆڕیتمان شتەکەڕەوەندە زەرور ئێمە لە کەلتوری کورد لە کەلتوری هەموو دنیا ئیش بکەین چۆن ئەگەر تاریخی هەموو ملەتێک هەڵبدەیەوە ئەو شتەی تێدایە کە براکوژیە لە مەرحەلەیەک بووین کە من بیرم لێ کردەوە مەرحەلەیەک بۆ خەریک بوو لە کوردستان جارێکی دیکە ئەو برینە قسە دروست بێتەوە بۆ ئەوی کە هەموو خەڵک بەوە ئاشنا بێت کە براکوژی هێندە جوان نیە هێندە خۆش نیە هێندە باش نییە بۆیە هەوڵمدا لە ناو ئەو دەقە ئیش بکەم بۆی لە ڕێگەی شانۆ پەیامێک بە خەڵک بگەێنیم پێیان بڵێن کە مەرحەلەیەکمان بڕیە کە هەمومانی ئازادە بە نەگەڕێنەوە سەر ئەو مەرحەلەیە بەتەکید ململانەی سیاسی تاوا نابێت بەس بگاتە مەرحەلەی کوشتن ئەوە شتێکی دیکەیە چونکە مەسەلەی کوشتن و براکوژی ئەوە شتێکی دیکەیە کە مەرحەلەیەکی زۆر ناخۆشە بۆ خەڵک
کوڕی خەڵک دەکوژرێ ئینسان دەکوژرێ منداڵ ببێ باوک دەمینێتەوە دایک ببێ یان ژن بەبێ مێر دەمینێتەوە ئەوە وا دەکاتن کە کۆمەلگا بەرەو وێرانبوون بڕوە بەرەو تێکچوون بڕوە ئێمە وەکو کورد ئەو مەرحەلەیەمان بڕی زۆر سپاس بۆخوا ئەو مەرحەلەیە کە تەواو بوو گرنگەوەی جاریشکەنینەوە سەری بەڵام ململانەی سیاسی ئەوە شتێکە هەر لە ئەزاڵەوە لە سەردەمی ئینسانی زووەوە ئەو ململانەیە هەر هەبووە باوەڕژ ناکەم کۆتایی پێبێ بەڵام گرنگەوەی نەگەوینە مەرحەلەی ناخۆشتر مەرحەلەی دووەمە کە لە پشتی ململانەکان لە نیهایەتی ململانەکان دەست پێ دەکات ئەویش کوشتنە ئەمە ئەو مەرحەلەیەمان بڕی هیوادارم نەگەڕێنەوە هەر کوردیش ئەو مەرحەلەی نەبڕیە من لە زۆربەی چاپێککردنەکانەوە باز دەکەم کە لە ئەمریکا کاتێک کە سەورە تەواو بوو تەماشا دەکەی کاتێک کە خاچی ئەمریکا بە تەواوەتی دۆزرایە بۆی سوڵتە وەرگرن بۆی کۆمەڵێک شت دابەشکن لە بینی خۆیان لەوێش براکوژیەک دروست بوو کە خوێن لە شەقامەکان دەڕۆی ئەوەی ئێمە کردیتمان لە چاو ئەمریکا شتێکی هیچ تەسەوڕ ناکەم کە ڕبی ئەوانمان کردبێ کەچی ئەمریکا ئەوڕۆ لە وڵاتە زلهێزەکانە کە بڵێ زۆربەی دنیا دەڵێ ئاگبرێ نەخێر زۆربەی دنیا دەڵێ نەخێر بە هیوام کورد ئەو مەرحەلەیە کە بڕی لە ئەمریکیەک بچووکتر نەبێ ئەو ململانەی سیاسیەوە بکاتن کە لە ئەمریکا گەورەتر بین و ئێتر ئێمە بگەینە کیانێک بۆ کورد دروستکەین